سڵاوتان لەبێ خۆشەویستانم، من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئەندامی لێژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتتان نابین بۆ پێشکەشکردنی ڤیدیۆی تایبەتمان سەبارەت بە بەشی شیکاری نەخۆشیەکان لە پەیمانگە تەکنیکەکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2021-2022. خۆشەویستانم، ئێمە ئەم ڤیددیویانە و ئەم کۆنمرانەکە بۆ ئێوەی خۆشەویست پێشکەشەکەین تایبەتە بەوەی وەکو بناغەیەک بەکاری بێنن لە کاتی هەڵبژاردننی ئەو بەشانەی کە دڵخوازی خۆتانە، چکە بێگومان ساڵانە 2 تا 5 دەرەجە کۆنمرە بە زیاد و کەم ڕوئەدات، بەڵام بە نزیکەی و سنووری وەرگرتنەکە و کەمترین کۆنمرەکان لە نزیکی یەکان، مەگەر ساڵانە بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و کۆنمرەکان زۆر بەرز ببنەوە و کێشەی گەورەتان بۆ دروستکەن. لەبەرەوە بینەری ڤیددیۆکان بن بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بەرچاوڕوون بن و سنووری وەرگرتنی کەمترین کۆنمرەکان بزانن. سوپاس بۆ لایک، بۆ کۆمنت، بۆ سەبسکرایبکردنی کەناڵەکەمان، دەستان خۆش بێت. هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانیش زۆرترین سوود ببینن لە کەناڵەکەمان. ئاواتمان سەرکەوتنی ئێوەیە.